ئەی تەنیایی چەند شیرینی بۆ تاڵی و سەختی ژیانم، ئەی تەنیایی چەند شیرینی بۆ تاڵی و سەختی ژیانم. گەر تۆم هەبێ کەسم ناوێت، تۆی دڵسۆزی خەم و ژانم. بەرهەمێکی نوێت ئامادەیە لەم نزیکانە بخرێتەوە ڕوو. دیوانەکەم تەرجەمە کراوە بۆ زمانی ئینگلیزی، کاک فریا عومەر تەرجەمەی کردووە. ڕۆژنامەنووسێکی ئینگلیزیش پێشەکی بۆ نووسیوە، لەم ماوەیە بە زمانی ئینگلیزی بڵاوکرێتەوە. لە بەشێکی زۆر لە هۆنراوەکان کراون بە گۆرانی، تاوەکو ئێستا بڵێم چەند بەرهەمت کراوە بە گۆرانی، و هیچ بەرهەمێکی نوێت هەیە کە لەم نزیکانە بکرێ بە گۆرانی و بۆ چ هونەرمەندێک؟ من ئەتوانم بڵێم هیچ شاعیرێکی لیریکی بەقەدەر من شعری نەکراوە بە گۆرانی. بۆ لەبەرەوەی هەندێک شعرمەیە لەوانەیە شعرمەیە بۆ نمونە تەمەن، بۆ نمونە ئەو گۆرانی ترکە کاک نافڕ کردێتی بە گۆرانی ئێوارە یاوی تر بارگەی خەمەمانە، ئەوانەی کە شعری منن لەوانەیە هەر یەکێک لەو گۆرانیانە بەلایانی کەمەوە یەکی 30 کەس بۆ 40 کەس لەو گۆرانیانیان وتۆتەوە، یعنی ئەم 40 گۆرانیانە بێتەوە بە مڵکی من ئەمانەش. بێ لەوەی خۆم زیاتر لە 400 شاعرم کراوە بە گۆرانی تا ئێستا. هیچ لە هۆنراوەیەک هەیە ئێستا بڵێم کاری لەسەر بکرێت بە گۆرانی؟ بەڵێ هۆنراوەیەکم کاکەمالێکا بە گۆرانی، دوو هۆنراوەم هانی خانە، هۆنراوەیەکیشم کاک ناصری ڕەزازیەم. هەمە هۆنراوەمە ئیشی لەسەرەکەن لە بەرنامەیانە کاری لەسەر بکەن و بکرێ بە گۆرانی. ئێوارە بەراو گوربە هەر وەکو باسمان بڵێم بەشێکی زۆر لە هۆنراوەکان کراون بە گۆرانی، یەکێک لەو هۆنراوانەی کە لای خۆت زۆر تایبەت بێ، یاخود بڵێن چڕۆکێکی لە پشت بێت کرابێت بە گۆرانی، کامە هۆنراوەیە؟ من هەندێکڵێ ئەی تەمەنی پڕاسترینم، هەندێکڵێ گۆرانی ئێوارەی کاک نافڕ کردێتی بە گۆرانی، هەرێکەی شعرێکم هەڵەبژێرێ، بەڵام من بۆ خۆم ئێستا لەم کاتەیە هەمویان جوانن، نازانم لە هەڵبژاردنە تۆزە دەستەوەستانە بم خۆمەکەومە گومانەوە لەبەرەوەی هەمویان جوانن، پێم غەدرە یەکیشیان هەڵبژێرمەوەی تریان بەکەم بزانم. گۆرانی بڵێم هۆنراوەی تەمەن کە کەریم کابان کردوێتی بە گۆرانی، چیرۆکی پشت ئەم هۆنراوەیە چی بوو؟ ئەوە لە مقابلەی تریشا بەشێکیم باس کردووە. من تەمەنم 18 ساڵ بۆ شارەم نووسیوە. من بە زوویی تاڵی سپی کەوتە قژمەوە، لە 18 ساڵیە قژم سپی تێکەوت، ئەو هۆکاری بیرکردنەوە و وەکو لە شتی تریش وتومە کە جاری وایە خەم پیرە دەکا نەک تەمەن، ئیتر ئەو خەم و ئەتوانین بژڵین لەو تەمەنەیە ئاتی سەقافەتی من نیشانەیە، ئەگەر ئاتی سەقافی ئەدەبی من ئەوە بووە لە 18 ساڵیە. خەمەکان یان ئێستا تۆ خەمەکان تۆ پیر کرد؟ نا، من باوەڕم وایە خەم تەمەن دیاریەکە، نەک تەمەن خەم دیاری بکە. ئەی تەمەنی پڕئەسرینە، لەبەرەوەی ئەبگە مرۆڤ هەیە زۆر خەمەخوات، زۆر ڕوخساری پیرتر دەرەکەوێت. مرۆڤی ژەیە خەم کەمترە، خوا ئازاری کەمترە درێ، ڕوخساری زۆر گەشتر و جوانتر دەرەکەوێت. چ شتێک لە ژیانی خۆتا بڵێم، چ شتێک زۆر خەمی پێدایی بارێک قورس بوو بۆ تۆ؟ من لەبەرەوەی مناڵ بووم باوکم مرد، ئەو بارێکی قورس بووە، هەستەکەم مەوانی باوکیانەیە گوناحیان نەگات بەخۆیان بڵێن ئێمە لە ژیان بێبەشین، بەشێکی گەوریان وەگرتووە، چکە ئەوانی باوکیان یە بارێکی زۆر قورسێتە سەرشانیان بۆ هەر وجودی باوک خۆی بۆ خۆی پشت و پەنایەکی گەورەیە بۆ مرۆڤ. مامۆستا باسی ئەوم بۆ بکە لە دێرێکدا دەڵێت کازم ساهیر بە هونەرە باڵاکەی باڵی بە شعرەکانم بەخشیوە و لەگەڵ ئەوەشا ڕەفاقەتێکی بەرزتان هەیە. ئەم هاوڕێتی و چۆن دروست بوو و نیازی کاری نوێتان هەیە لەگەڵ کازم ساهیر؟ هینە پێشتر ئیشێکمان کرد، سپۆنسەری ئاسێسێڵ بوو، ئەو ئیشە ئاوازی ئەو بوو، بەڵێ یەکێ لە شعرەکانمی کرد بە گۆرانی، بەڵام لە ڕاستیایی شتێکی وا تازەم نییە لەگەڵی کە شتێکی ترمە بێ، نازانم لە ئایدیا بێ. حنی یا حنی شوی یا حنی
پەیوەندی هەیە لەگەڵ هاوڕێتی چۆنە لەگەڵ ئێستا وڵی پەیوەندیمانە پەیوەندێکی ئەدەبی و هونەری بووە و پەیوەندی ئەدەبی و هونەریەی کە بۆ کارامان.